هەواڵان بە خێر بێرمان لە بساڵ ساڵانیان شنیمەت و ڕۆژانە ڕۆژنامە گۆڤار و خاڵبەندی لەو تێکستەدا لاوازە کە سیەکانە بەهێز بن ئەو گرفتت نابێ هات ئەمەشەی هەستی کرد زۆرمان دەنگی پڕ هەیە بەس لەبەر مەخوێنەوە لەسەر تێکست ئەوە کۆبی هاوارە تێنە طبعا أوابر مقصود لقاء سرپرشتیان و محافظ يعني هاتو هزدك يبغي بلارزي بلام كان في بوشي وازن بو أرشيف حتى لمالش سلااو بەڕێزان من ئیمان عەباسم پەیامنێری یەکێتی ئافرەتانم لە سۆران ئەمڕۆ باسی بەرزبوونەوەی نرخی زێڕتان بۆ دەکەم و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگا و خێزان لەم راپۆرتەدا هەوڵدەدەین تیژ بخەینە سەر گرنگترین هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی زێڕ و هەروەها کاریگەریەکانی لەسەر خێزان و کۆمەڵگا بۆ مەبەستە سەردانی دادگای سۆران دەکەین و لێدوانی چەند پارێزەرێک وەردەگرین لەسەر ئەم بابەتە. سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانی بە پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە ئافرەتان. خولی ڕۆژنامەوانی تایبەت بە ئافرەتان لە ناوەندی سۆرانی یەکێتی ئافرەتانی کوردستان کۆتایی هات. ئەم خولە بە بەشداری چل ئافرەت لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوە چوو باس لە چەندین بابەتی گرنگ و پەیوەندیدار لە بواری ڕۆژنامەوانیدا کرا.